لا چوارچێوەی گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان بە ئامادەبوونی شوانڕابەر ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دەستاودەستی دەسەڵات لە پۆستی بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی دادگەری کرا. تیایدا موسلیم ڕاتی کارنامەی مەڵبەندەکەی تەسلیم بە مەڕوان گەڵاڵی کرد و مەڕوان گەڵاڵیش وەک بەرپرسی نوێی مەڵبەند و موسلیم ڕاتی وەکو بەرپرسی پێشوو بەڵێنی کاری زیاتریاندا بۆ سەرخستن و بەرەو پێشبردننی کۆمەڵی دادگەری لە دەڤەری سۆران. هەر لەم مەراسیمەدا موسلیم ڕاتی بەرپرسی پێشوو لە بەرامبەر ئەرک و ماندووبوونیان سوپاس و پێزانینی بەخشیە کارگێڕ و بەرپرسی ئەنجومەنەکانی سنووری مەڵبەند و شەونخوونی و ئامادەبوونەکانی بەرز نەرخاندن کە لە خولی ڕابردوو هاوکارێکی باشی مەڵبەند بوون. بەناوی خوای گەورە میهرەبان ئەمڕۆ لە شاری سۆران لەگەڵ برای بەڕێزمان مامۆستا ڕێبوار حەمەد پرۆسەی ڕادەستکردنی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریمان ئەنجامدا. دیارە پێشتر برای بەڕێزمان مامۆستا موسلیم ڕایەتی کە ماوەی 5 ساڵە مەسئول مەڵبەندە بە حەقەت مامۆستا موسلیم لەگەڵ کابینەکەی خۆی واتە ئەنجومەنی مەڵبەند و ئەندام کادیرانی یعنی هەنگاوێکی باشیان ناوە ئەو مەڵبەندە بەرەو پێشەوە چوە لە تەتەور و گەشە سەندندا بووە کاری باشیان کردووە. ئێستاش دیارە برای بەڕێزمان مامۆستا مەڕوان گەڵاڵی بۆتە مەسئولی ئەو مەڵبەندە هەڵبەتە لە کۆبوونەوەی سەرکرداتی ڕابردوو بڕیاردراکە لێرە بەولایوە بەرپرسی مەڵبەندەکان ئەوانەی کە نوێن بڵێن ئاڵوگۆڕیان لە مابەینی پۆستەکانیان بکرێ. جا ئەمڕۆ ئەم پرۆسەیەمان ئەنجامدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ پێشوازیمان کرد لە ئەنجومەنی بەڕێوەبردن و ڕێخستن کە تەشریفیان هێنابوو بە مەبەستی ئاڵوگۆڕکردنی پۆستی بەرپرسی مەڵبەند. خۆشبەختانە ئەمڕۆ بە لە کەشەهوایەشی ئارامدا پۆستەکەمان ئاڵوگۆڕ کرد لەگە برای بەڕێز مامۆستا مەڕوان. دیارە من لەمەوەی ڕابردووەکە بەرپرسی مەڵبەند بووم. ئێستا کاتیەوە هاتبوو کە ئەم پۆستە ڕادستی بەڕێز مامۆستا مەڕوان بکرێت کە لە دوای کۆنگرەی چار جەنابیان وەکو بەرپرسی مەڵبەند هەڵبژێردراون. من لێرەوە هیوای سەرکەوتنی بۆ خوازم خوای گەورە موفەقی بکات و بەخۆشم بە هەموو هێز و توانیاک لە خزمەتیان داما ئەوی پێمان بکرێت ئەم کاروانە بەرەو پێشتر بەرین. سوپاسی هەموو لایەکەکەم.